ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. هەموو ڕۆژانێکی چوارشەمە کاتژمێر 7 ئێوارە ڤیدیۆیەکی هاوشێوەی ئەمە دەبینن کە وشەی گرنگ لەخۆ دەگرێت لەگەڵ شێوەی بەکارهێنانیان. بینەرمان بن. وشەی یەکەم express. ئێوەش دووبارەی بکەنەوە express واتە دەری دەبڕێت. بۆ نمونە ئەڵێن don't shy, express your opinion freely واتە شەرم مەکە، بیرروبۆچوونی خۆت بە ئازادانە دەرببڕە. shy واتە شەرم دەکات، opinion واتە بیرروڕا. نمونەیەکی تر I cannot find a word to express my feeling. I cannot find a word to express my feeling واتە ناتوانم وشەیەک بدۆزمەوە بۆ ئەوەی هەستی خۆم دەرببڕم. feeling واتە هەست. پێش ئەوەی بڕێن سەر وشەی دواتر ویست پێتان بڵم کە زەنگۆڵەکە ئۆن بکەن بۆ ئەوەی ڤیدیۆکانمان ببینن. زۆربەی ئەو کەسانی کە سەبسکرایبی چانەڵەکەمانیان کردووە ڤیدیۆکانمان نابینن، بۆ یەگەرێتەوە هەر کاتێک ڤیدیۆمان دانا ئاگادار بکریتەوە زەنگۆڵەکە ئۆن بکە. ئێستا شەڕۆین سەر وشەی دواتر، ئەویش isolate واتە جێی دەکاتەوە. بۆ نمونە ئەڵێن It is difficult to isolate oil from water. It is difficult to isolate oil from water. واتە قورسە بۆ ئەوەی بتوانیت نەوت لە ئاو جا بکەیتەوە. isolate بەمانای دوورە پەرێزیش دێت. بۆ نمونە توانین بڵێن North Korea is an isolated country. North Korea is an isolated country. واتە کۆریای باکوور وڵاتێکی دوورە پەرێزە. وشەی دواترمان rely. دووبارەی بکەنەوە ئێوەش rely واتە پشتی پێدەبەستێت. بۆ نمونە ئەڵێن do not rely on anyone واتە پشت بە هیچ کەسێک مەبەستە. لە دوای rely زۆربەی جار on بەکارەهێنرێت. نمونەیەکی تر ئەڵێن I don't rely on my phone to wake up. My mom wakes me up. واتە پشت بە مۆبایلەکەم نابەستم بۆ ئەوەی خەبەرم بێتەوە. دایکم هەڵم ئەسێنێت. مام واتە دایک، dad واتە باوک. وشەی دواترمان ban واتە قەدەغەی دەکات. بۆ نمونە ئەڵێن government should ban smoking in public واتە حکومەت پێویستە جگەرەکێشان قەدەغە بکات لە شوێنە گشتیەکاندا. government واتە حکومەت، should واتە دەبێت، smoking واتە جگەرەکێشان، public واتە شوێنە گشتیەکان. نمونەیەکی تر توانین بڵێن Iran bans English in primary schools. Iran bans English in primary schools. واتە ئێران ئینگلیزی قەدەغە دەکات لە قوتابخانە سەرەتاییەکان. وشەی دواترمان let واتە ڕێگەی پێدەدات یاخود با. بۆ نمونە توانین بڵێن Do not let anyone to decide for you. Do not let anyone to decide for you. واتە ڕێگە مەدە هیچ کەسێک بڕیار بۆ تۆ بدات. ئێستاش let بەکارهێنین لە ڕستەیەکە کە مانای بای هەیە. بۆ نمونە ئەڵێن let's go واتە با بڕۆین. وشەی دواترمان protect واتە دەپارێزێت. بۆ نمونە A cover protects your phone from breaking. A cover protects your phone from breaking. واتە کەڤەرێک مۆبایلەکە دەپارێزێت لە شکان. cover واتە کەڤەرکە لە کوردیشە هەر پێوترێت cover protects دەپارێزێت your phone from breaking مۆبایلەکەت لە شکان. ڕستەی دواتر The guards protect the president. The guards protect the president. واتە پاسەوانەکان سەرۆکەکە دەپارێزن. guard واتە پاسەوان، president واتە سەرۆک. وشەی دواترمان explain واتە ڕوونی دەکاتەوە. بۆ نمونە ئەڵێن I don't understand the theory of relativity. Can you explain it to me? واتە لە تیۆری ڕێژەیی تێناگەم، ئەتوانیت بۆم ڕوون بکەیتەوە؟ ڕستەی دواتر My friend explains the topic better than my teacher. واتە هاوڕێکەم بابەتەکە لە مامۆستاکەم جوانتر ڕوون دەکاتەوە. My friend explains the topic better than my teacher. واتە هاوڕێکەم
بابەتەکە لە مامۆستاکەم باشتر ڕوون دەکاتەوە. وشەی دواتر promise واتە بەڵێن دەدات. بۆ نمونە I promise I don't repeat it again. I promise I don't repeat it again. واتە بەڵێن دەدەم کە دووبارەی نەکەمەوە جارێکی تر. وشەی نۆیەم study واتە سعی دەکات یاخود دەخوێنێت. بۆ نمونە ئەڵێن I study mathematics 2 hours a day. I study mathematics 2 hours a day. واتە ڕۆژانە 2 سەعات لە بیرکاریە سعی ئەەکەم. بۆ ماناکەی تریان دەتوانین بڵێن I study history واتە مێژوو دەخوێنم. بۆ نمونە مەبەستەوەیە کە لە کۆلێژی مێژووە بۆ هەموو کۆلێژەکانی تریش ئەتوانین بەکاری بێنین. کۆتا وشەی ئەمڕۆمان happen واتە ڕوو دەدات. بۆ نمونە You look very angry. Did something bad happen yesterday? واتە زۆر تووڕە دیاریت. You look very angry. زۆر تووڕە دیاریت. Did something bad happen yesterday? واتە ئایا شتێکی خراپ ڕوویا دوێنێ؟ یاخود دەتوانین بڵێن An earthquake happened last week. An earthquake happened last week. واتە هەفتەی ڕابردوو زەمین لەرزەیەک ڕوویدا. Happened لێرەدا ڕابردووەکەی بەکارهێنراوە. بەم شێوازە شاتینە کۆتایی ڤیدیۆی ئەمڕۆمان تاوەکو ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ.